ئەگەر بێت و لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و ڕێکخراوە دەوڵەتیەکان و ڕێکخراوەکانی ژنان دەوڵەتەکان و دەوڵەت و دەمەزراوە جیهانیەکانەوە یادی ئەم ڕۆژە ئەگەر لای ئەوان با بڵێن ئەمە دیاری کراوە لە ساڵێکە هەفتەیەک ئەوە بۆ بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان و بۆ ژنان و چینی کرێکاران و ژنانێک کە خاوەنی ڕابەرانی خۆیانن ئێمە خاوەنی هەشتی مارسیشین و ئێمە ئەتوانم بڵێم خەباتێکی لێ نەبراوەیە و هەموو ڕۆژە کاری ئێمەیە بۆ نەمانی توندوتیژی ژنان و بۆ نەمانی ئەو هەڵاواردا سێکسەی کە لەسەر ژنانە. کەواتە ئەگەر لە ڕوانگەی دەوڵەتانەوە هەفتەیەک بێ لە ڕوانگەی ڕێکخراوەکانی ژنانی UN و ڕێکخراوە دامەزراوەکانی ترەوانێ لە ساڵێکە هەفتەیەک بێ ئەوە بۆ ژنانی هەڵسوڕاوان و ژنانی کۆمۆنیست خەباتێکی ڕۆژانەیە لە بەرامبەر نیزامی سەرمایەداریە بەرامبەر بێ مافیەکان ئەجەنگێت. بەڵام لەم هەفتەیەدا ڕێکخراوەکان ڕێکخراو و دامەزراوەکان کە دژی توندوتیژی قسەکانیان ئەکەن چالاکیەکانیان ئەبەن ئەمە بە تایبەتی لێکۆڵینەوەکان و ئەو ئەحسایانە با بڵێن ئەو سەرژمێریانەی کە دژی ژنان بە تایبەتی توندوتیژی ژنان بەرەنج هاتووە ئەمان بە زۆری لەم هەفتەیەدا قسە و باسی خۆیان و هەموو لێکۆڵینەوەکان لە مانگی نۆڤەمبەر لە 25 نۆڤەمبەرەوانێ ئەوان ئەو کارانە ئەکەن. و هەڵبەتە ئەمانە کارێکن کە شایانی ئەوەیە ئینسان سوود لە ئەو چالاکیانە وەربگرێت بۆ بەرەو پێشبردننی بزوتنەوە یەکسانی خوازی ژنان لەلایەن ڕابەرانی ژنان و ڕابەرانی یەکسانی خوازی ژنانەوە چونکە زۆربەی زۆری ئەو ڕێکخراوەی کۆمەڵگەی مەدەنی لەلایەن حکوومەت و خۆیانەوە دروستکراوە ئەوە با بڵێن ئەم ڕێکخراوانەش دژی توندوتیژی ژنان ئەجەنگن بەڵام کێشەی سەرەکی کێشەی ڕئیسی ئەوان دەستی بۆ نابن سەرچاوەکەی کە نیزامی سەرمایەداریە. لەسەر ئەمە بڕێک زیاتر قسە بکەین بۆچی تا ئێستاش توندوتیژی بەرامبەر بە ژنان هێندە بەربڵاوە لە سەرتاسەری جیهانە تەنانەت لە وڵاتانی پێشکەوتوشدا کە پێویست بۆ بکات هەفتەیەک هەبێت بۆ بەرەنگاربوونەوە بەرامبەری. بەڵێ هەڵبەتە لە هەموو وڵاتەکانی جیهانە ئەم ڕۆژە بەتایبەتی لە وڵاتە پێشکەوتووەکانە بۆ بەڕێنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان هەڵبەتە کار و چالاکی ئەکرێت و ئەتوانرێت بوترێت ڕسمەتی پێدراوە. بەڵام ئەوەی کە لە وڵاتە پێشکەوتووەکانە ئەیبینین و یەکەم بە دەرەجە یەکەم لە وڵاتە هەرە دواکەوتوەکانە ئەیبینین با بڵێن ئەو سەرژمێریانەی کە سەبارەت بە کوشتنی ژنان ئەکرێ زۆر زۆریش دەقیق نین بەڵام هەر بۆ خۆی UN ڕێکخراوەکانی ژنانی UN کە کارێک ئەکەن بۆ بەدەستێنانی هاوپشتی جیهانی بۆ بەدەستێنانی مافەکانی ژنان یەکێکە لەو کارانەی کە لەو هۆکارانەی کە وای کردووە کە ئەمان لەم هەفتەیەدا کارەکانی خۆیان بڵێن پەرە پێ بدەن و ئەم توندوتیژیە لە سەرتاسەری جیهانە کێشەکەی ئەگەڕێتەوە بۆ نیزامی سەرمایەداری بۆ سەرکوت و بۆ کەڵەکەی بۆ زیادبوونی کەڵەکەی سەرمایەداری و پڕکردنی گیرفانی سەرمایەداران و بازرگانەکان و بۆ مانەوەی ئەم نیزامە چونکە یەکێک لە کۆڵەکەکانی نیزامی سەرمایەداری کە پایەی خۆی لەسەر ڕاگرتووە ئەم نایەکسانی و نەعەدالەتی و نەبوونی ئازادیەیە ئەم نایەکسانیە قسڵکردنی بینی ژن و پیاوان لەسەر ئەساسی سێکس لەسەر ئەساسی جنسی ژن و جنسی پیاواتە لەسەر ئەساسی ژنبوون و پیاوبوون کراوە بە دوو بەشەوانێ بینێکی زۆر زۆر لە مەسافەیەکی زۆر دوور و درێژ لە بینی ئەم دوانەیە دانراوە. من ناڵم مافێکی زۆر هەیە بۆ پیاوان مافێکی زۆر هەیە بۆ پیاوانی کرێکاران و کارمەندان نەخێوان نییە مافێکی زۆریش نییە بۆ پیاوانی کرێکار بەڵام ئەگەر بێت و مەقارنەی
ئەو مافە بەدەستاتوانە بکەین کە ژنان لە سەدەی پێشوا بەدەستیان هێنا ئەتوانین بڵین لە سەراسەری جیهانە لەم سەردەمەدا بە تەواوی ڕۆژانە هێرش دەکرێتە سەر ئەو مافانەی کە بەدەست هاتووە. ئەوەنەی کە بگەڕێنەوە سەر وڵاتە پێشکەوتەکان بڵێ مافێکی یەجگار زۆر کە ژنان بەدەستیان هێناوە ئێستا لە هێرشە. ئەوە تا ئەبینین کوشتنی ناموسی لە ئەوروپا هەیە، ئەوە تا ئەبینین کە باسی جلو بەرگلەبەرکردن و ئەو مافانەی کە ساڵەهای ساڵە بەدەست هاتووە ئێستا دیسانەوە کەوتوتە ژێر پرسیارەوە لەلایەن حیزبە ڕاستستی و حیزبە ڕاستەکانەوانێ بڵێن باڵی ڕاستی سیاسەتی حیزبەکانەوانێ بەکارەهێنرێت دژی ژنان، توندوتیژی ژنان، کوشتنی ناموسی بە زۆری لە وڵاتەکانی ناوڕاست و وڵاتەکانی ڕۆژهەڵات و ڕۆژهەڵاتی ناوڕاست و ئەمانەیە ڕۆژانە لە زیاد بوونایە. 85,000 ژن کە کوژراون تەنها لە ساڵی 2023 کە من دڵنیام لە ساڵی 2024 ئەو 85,000 زۆر زیاتری شەلەوە. یعنی ئەمە کێشەکەی ئەگەڕێتەوە بۆ نیزامی سەرمایەداری و پاشماوەکەشی لە نیزامی دەرەبەگایەتیوانێ ماوەتەوانێ بۆ نیزامی سەرمایەداری لە هەر یەکێک لەم جاکاریە سوود و قازانج و بەرژەوەندی خۆی لەسەر ڕاگرتووە و ڕۆژانە ئەیپارێزێ و ڕۆژانە پێشبڕکێکی زۆر گەورەیە لە نێوان وڵاتەکانە کە چۆن بتوانن بەرەنگاری ئەم مافانە بنەوانێ کە ساڵانێکی زووە لە سەدەی پێشووە ژنانێک کە لە ژێر سایەی حیزبە سۆسیال دیموکراتەکان و حیزبە سۆسیالیستەکانە لە زمانی ڕۆزا لوکسمبورغ و کلارا زێتکێن و ئەوانە کە ئەم مافانەی بەدەستێناوە و ئێستا سەرمایەداری لە هەوڵێکی بێوچانایە بۆ ئەوەی کە ڕۆژانە ئەم مافانە هێرشی بۆ بێنێت و لە یاسایە کەمی بکاتەوانێ. بینەرێک پێی وایە کە هۆکاری توندوتیژی بۆ سەر ژنان لە کوردستان دەگەڕێتەوە بۆ دەسەڵات و ئەحزابی قەومی و ئیسلامی، بۆ چوونی ئێوە لەم بارەیەوە؟ بەڵێ منیش هەمان بۆ چوونم هەیە. حیزبە ناسیۆنالیستەکان زۆر بە بەرنامە ئەحزابی بۆرژوازی کورد هەموو حیزبەکان زۆر بە بەرنامەوانێ لەگەڵ ئەم سیاسەتەیان و ئەم هۆکارە با بڵێن کە خۆیان هۆکاری سەرەکین ڕێک لەگەڵ حیزبە ئیسلامیەکانیشە شەرعەتی تەواو ئەیەن وە خۆیان هۆکارن بۆ ڕاگررتنی ئەم سیستەمە. ئەوانن کە ساڵەهای ساڵە لە سەروسی ساڵ زیاترە ئەوان لە برەودان بە شریعەتی ئیسلامی ئەحزابی قەومی لە هەوڵی ئەوەیان کە ئەو 4,000 ژنەی کە لە ساڵانی نەوەکان و 2000ەکانە ئێستا ببێ بە 40,000 و 50,000. بەڵێ ئەوانن بە سیاسەتێکی زۆر هەدەفمەندانەوانێ دژی ژنان ئەم کارانە ئەکەن، چونکە ئەوانن بازرگانی بە ژن بە کچی گەنج و بە ژنانەوە ئەکەن لە کوردستانە و لە ئەخێریشە ئەیان کوژن و بە ناوی ئەوەی کە ئەمانە لە ناموس و لە یاسای شەرعی ئیسلامی لایەناوە ئەو ئەیان کوژن. یعنی ئەمە سیاسەتێکی زۆر هەدەفمەندانە و زۆر بە چۆنەڵی خطەی بە پلانی بۆ دانراوە و کە ئەگەر بێت و ژنان لە کوردستانە ئەو هێزە جیهانی سۆلیداریتیە فریای نەکەوێ فریای خۆیان نەکەن لە ڕێگای ڕێکخراوی ڕاستەقینەی خۆیانەوە وەزعی ژنانی کوردستان هەتا بێ لەمەش خراپترە بێت، چونکە ئەوە تا ئەوان هەوڵ ئەیان هەمان سیاسەتی عێراق کە پێشنیار کراوە مەبەستم یاسای ئەوەی پێشنیار کرا بۆ ئەوەی کە کچانی گەنج کچانی مناڵ خوارد و ساڵیش بدرێ بەشوو بە زۆردانی کچ بەشوو بێمافیەکانی ژنان لە مافەکانی خێزانە هەموو ئەوانە کە هێرشێکی زۆر گەورە بۆ سەر ژنانی عێراق ئەکرێ و حیزبە ناسیۆنالیستەکانی کوردستان وەک هەمیشە لەگەڵ حکوومەتی عێراقا گرێبەستی تەواویان هەیە لەو شتانەیە و ئەتوانم بڵێم حیزبە قەومیەکانی کوردستان بە دەرەجەی یەکەم تاواندارن لە وەزعی ژنانی کوردستانە.
بۆ ئەوەی کە کۆتایی بە توندوتیژە بێت و چیتر پێویستمان بە هەفتەیەک نەبێت بە فەرمی بۆ بەرەنگاربوونەوە بەرامبەر بە توندوتیژی ژنان پێویستە چی بکرێت هەم لە کوردستان هەم لە جیهان؟ بەڵێ لە پێشا بە باسێکی کورتی کوردستان بکەین چیکردن لە کوردستانە هەڵبەتە کەم نەبوون ئەو ژنە چالاک و هەڵسوڕاوانەی کە لە ساڵانی نەوەکان و هەتاوەکو ئەتوانم بڵێم ساڵانی 2000یش بەڵێ کەم نەبوون ئەو ژنانە کە بە تەواوی قۆڵیان لێ هەڵماڵی بوو دژی یاساکانی شریعەتی ئیسلامی دژی حکوومەتە ناسیۆنالیستەکانی کوردی دژی لە حکوومەتی بەرەوە ئێمە هەوڵی تەواومان ناولایەزارتی شەر ناوەستین و هەوڵمان داوە ئەمە مێژوویەکی زۆر چۆنەڵێ بە ئومێدە مێژوویەکی زۆر جوانە کە لە ژیان و چارەنووسی ژنانی هەڵسوڕاوان و ژنانی یەکسانی خوازی کوردستانە بۆ خۆمان نەخشانووە کەم نەبوون ئەو ژنانە وەلایەزالیش کەم تا زۆر چۆنەڵێ کەمن وەکو ئەوسانین ئەو ژنانە بەردەوامی بە چالاکی ئەدەن بەڵام پێویستە ئێمە بچینە سەر ئەسڵی کێشەکە یعنی چیکردن بۆ مەسلەی ژنان لەوێوە سەرچاوە ئەگرێ کە ئایا ئێمە تەنها بەوە ڕازیە بین هەفتەیەکمان هەبێت بۆ خەباتکردن دژی توندوتیژی ئایا ئێمە بەوە ڕازی ئەبین کە کرێی نایەکسان هەبێ بۆ ژنان بۆ کاری ژنان کە لە کاتێکا هەمان کارەکەن ژن و پیاو ئایا ئێمە بەوە ڕازی ئەبین کە کچان مافیان نەبێ بە تەنیا سەفەر بکەن بۆ وڵاتەکانی تر بەبێ ئەوەی کە کەسێک لەگەڵیانە کۆنتترۆلی هەموو شتێکیان بۆ بکات و کەسێک لەگەڵیانە بێ ئایا ئازادی زەواجکردن و هاوسەرگیری و جیابوونەوە ئەمانە لە مافە بەوە ڕازی ئەبین کە ئێمە نایەکسانی ئیستا هەیە و بە گوێرەی شەرعی ئیسلامە پێم وایە ئەگەر ئێمە ڕازی نەبین بە هیچ کامێک لەم قانونانەی کە ئێستا ئیشەکە لە یاساکانی شریعەتە چ لە کوردستان و چ لە عێراقا ئەو کاتە ئەبێ خەبات و کاری ئێمە کارێکی ڕۆژانە بێت ئەبێ بەشێک بێ لە کارەکانمان چۆن بەیانیان هەڵەستین ئەچین بۆ دائیرە ئەچین بۆ مەعمەل ئەچین بۆ کارێک ژیانی کۆمەڵایەتی ئاواز بەشێک بێت لە شوێنی کارمانە لە ژیانی کۆمەڵایەتیمانە لە کۆڕ و کۆمەڵایەتەکانمانە لە خێزانەکانمانە لە خزم و کەس و کار و لەگەڵ کچەپور و خاڵ و مامەکانمانە باسێک بێ لە باسە سەرەکیەکانمان تەنها شتەلاوەکیەکان باز نەبێت ڕۆژانەکە تەنها باسی هەنێشتی لاوەکی نەخێر بۆمان زۆر زۆر گرنگ بێ کە ئەبێت شکۆی ئینسان بگەڕێتەوە ئیرادەکانمان بگەڕێتەوە ئێمەش ئینسانین بۆچی بەو جیاوازێ گەورەیە قایل بین ئایا ئەمە ئیهانە نییە بە ئێمە ئەکرێ لە کاتێکا لە هەمان کارگەیە کار ئەەکەین هەردووکمان 8 سەعات کارەکەین 10 سەعات کارەکەین بەڵام لەبەر ئەوەی کە سوڕی مانگانە هەیە بۆ ژنان لەبەر ئەوەی کە ژنان ناچارە ئیجازەی دووگیانی وەرگێ لەبەر ئەوەی کە ژنان لەباری فیزیکیەوە هەندێک جار قوتەکەی کەمترە لە حاڵەتێکا کە باری مێشک و بیرکردنەوەکەی لەوانەیە زۆر زۆر باشتریش بێ لەو حاڵەتانەیە هیچی ئەمانەی بۆ حساب نییە فەرقێکی زۆر گەورە ئەکرێ لەگەڵ پیاودا و کرێکەکەی کەمترێکە لە پیاو موچەکەی کەمترێکە لە پیاو ئایا ئەمە ئیهانە نییە ئەبێ ئەمە باس و کۆڕ و کۆمەڵەکانی ئێمە بێ اینجا ئێمە ئەتوانین فشارێک لە 8 مارسا فشارێکی زۆر بەقوت فشارێکی هەمەلایەنە دروستکەین فشارێکی وا دروستکەین کە بتوانین بە تەواوی کاریگەردانین لەسەر ئەم حکوومەتەی ئێستا ئەم ئەحزابە قەومیانە شریعەتی ئیسلام وەلانین و لە جێگەیدا یاسایەکی یەکسان یاسایەکی مۆدێرن سکولار لە جێگەیە جێبکەینەوە ئەمە لەباری لە حاڵەتێکە لە بارەی یاسای یەکسانی لە کوردستانە و ئەوەنەی ئەگەڕێتوانێ بۆ با بڵین لەباری ئینتەرناسیۆناڵی و لەباری جیهانیەوە پێویستە هەر چالاکوانێک هەر کەسێک کە دژی نایەکسانی ژن و پیاوە دژی هەموو ئەم یاسانەیە پێویستە
لە هەر وڵاتێکی ئەم دنیای ئەژی لە ئەمریکا ئەژی لە کوردستان لە عەفو لە ئەوروپا ئەژی پێویستە لەگەڵ ڕێکخراوەکانی ڕێکخراوە یەکسانی خوازیەکانی ئەو وڵاتانەیە بتوانێت هێزێکی سۆلیداریتی هاوپشتی لەگەڵ ژنانێکە پێک بهێنێ بە هەر شوێک بۆی ئەکرێ تاوەکو بتوانێ هاوپشتی ژنانی وڵاتەکانی تر بە تایبەتی بۆ نمونە ژنانی کوردستان ژنانی ئەفغانستان ژنانی عێراق ئەم ساڵ لە ژنە کە UN تەقریرەکەی بڵاو کردوانێ ژنانی UN با بڵێن ومێن UN کە تەقریرەکەی بڵاو کردەوە ژنانی ئەفغانستان و ژنانی عێراق لە هەموو ئەو ژنانی دنیاە بوون کە زۆرترین نابەرابەری زۆرترین بێحقوقی و کوشتنی ناموسی بە دەرەجەی یەکەم تایە زۆر بووە بۆیە پێویستمان بە سۆلیداریتێکی زۆر گەورە هەیە لە هەموو وڵاتانی عالەمە هەموو ئەو هەڵسوڕانەی ژنان لە هەر وڵاتێک ئەژین ئەرکیانە کە ئەبێ بە ئەلگۆیەکی یەکسانی خوازیەوە بێنە مەیدان و هەموو ئەو ئەفکار و بیرۆکانەی کە هەیە بۆ بەرەو پێشچوونی چەمکی یەکسانی خوازی بێن لەگەڵ پێکەوە هەمومان بتوانین ئەو هێزە سۆلیداریتیە دروستکەین هەتا بتوانین هێزێکی جیهانی دروستکەین ئەو کاتە دەبێتە قووەتێک هێزێکیش بۆ ژنانی کوردستان ئەفغانستان ئێران وڵاتەکانی تری ناوچەکەش